ناوی کاک جوتیارە هەر وەکو جوتیارێکی ماندووی وشکە ساڵیەکان ماندووە پێویست ناکە نە معرەفی بکەم نە پێتانی بناسێنم دڵنیام کە هەر هەمووتان ئەیناسن هاوڕێ و هەواڵ و پشتیوانی خۆتان بووە هیوادارم کە بەیەکەوە بتوانن ئەم مەکتەبە سەر بخەن و بیکەنەوە بیگەێنەوە قیمە بیگەێنەوە لووتکە هەر هەمومان بەیەکەوە ئەتوانین کارێکی وا بکەین کە هەموو کەم و کوڕیەکانی کە کۆبوونەتەوە کەڵەکە بوونە کێشەکان بەیەکەوە چارەسەریان بکەین و من دڵنیام هەم لە خۆتان و هەم لە کاک جوتیار دڵنیام کە پاڵپشت و پشتیوانی یەکتری ئەبن چونکە ئێمە جگە لە خۆمان کەسی ترمان نییە و لە کۆتاییشە هەر خۆمان و خۆمانەمێنینەوە بۆیە هیوای سەرکەوتن بۆ کاک جوتیارەکەم و بۆ هەر هەمووتان هەمووشمان ئەو ڕاستیە زانین کە هەر کەسەوە ئەبێ لە ماڵی خۆیەوە دەست پێ بکە کە ماڵەکەی خۆمانمان چاکرد گەڕەک و کۆڵان و کوچە و گوند و شارەکانمان چاکەبنەوە بە هیوای سەرکەوتن بۆ هەر هەمووتان منیش هەتایە پاڵپشت و پشتیوانتانە بم ئەم ئەرکیان پێسپاردم لەگەڵ ڕێز و سوپاس بۆ هەواڵی بەڕێز کاک پاڤڵ کە لە 12 ئەمری کردو بەمە ئێرەوە مەکتەبی سیاسی و کارژێر هەمویان پێکەوە ئیجماعیان کردو بۆی کە من ئەرچی بەرپرسی مەکتەبی ڕێکخراوەکان وەرگرم کە لەم سەردەمەیە توانم بڵێم ئەرچێکی هەم بەڕاستی قورسە و هەم ئەرچێکی زۆر باشە بۆ یەکێتی بۆ خەڵکی کوردستان بە تایبەتی بۆ ڕێکخراوەکان ڕێکخراوە پیشەیەکان چین و توێژەکانی کوردستان و یەکێتی نیشتیمانی لە ئەساسە وەکو سۆشیال دیموکرات و بیرکردنەوەی سۆشیال دیموکرات وەکو بەرنامەی سۆشیال دیموکرات دەبێت لە ناو ڕێکخراوە پیشەیەکان لە ناو ڕێکخراوە جەماوەریەکان ئەرچی خۆی بگێنێ و بێتە نوێنەرایەتی خەڵک نوێنەرایەتی چین و توێژەکان بە شێوەیەکی گشتی و ئەم مەکتەبە کە دانراوە لە سەرەتاوە بۆ دانراوە کە ئەمەرکە جێبەجێ بکە و من ئومێدەوارم بتوانم لە ماوەیەکی کەماوە لەم ساڵا پێش هەڵبژاردنەکانی کوردستان بتوانین ئەم مەکتەبە بخەینە سەر پێی خۆی و ئیشەکانی بکە و توێژ و چینەکانی کوردستان پێکەوە بە هەموو لایەکمان وا بکەین کە لە ڕێی ئەوانەوەی یەکێتی نیشتیمانی بەهێزکەین